زۆر کەس وا دەزانێت کە لە دیاسپۆرا بووی و زمانی وڵاتی کە تێیدا دەژیت فێری بووی ئیدی ئامادەیت بۆ ژیان لەوێ بەڵام دکتۆر ئەمالیا سدرۆلا ساڵانی دوور و درێژ توێژینەوەی کرد لەسەر ئەم مژارە ئەنجامی توێژینەوەکانی ئەوەیە کە ئەمە هیچ ڕاست نییە هەروە لەوەشی کۆڵیەوە کە چۆن مرۆڤ دەتوانێت بە خێرایی فێری زمانی ئەو وڵاتە بێ کە تێیدا دەژی گفتوگویەکم لەگەڵی هەبووە پێم خۆشە بیبینن. دکتۆر ئەمالیا سدرۆلیا لە ئەسیناوە لەگەڵمە. دکتۆر سدرۆلیا نوێترین کتێبت سەبارەت بە کاریگەری شانۆیە لەسەر پەروەردەی زمانەوانی و سیاسی و فرەکولتوری. دەتوانی زۆرتر باسی کتێبەکەتمان بۆ بکەی؟ بەڵێ. کتێبەکە لەسەر بنەمای نمونەهێنانەوەی پراکتیکی چەسپاو نووسراوە بۆ قوتابخانە و زانکۆ و پەروەردەی گەورەکان. بۆ کتێبە هەوڵم داوە میتۆدێک بدۆزمەوە کە ئەو خەڵکانەی پاش بنەمای کۆچبەری یانیش پەنابەریان هەیە یارمەتیان بدرێ ئاسانتر فێری زمانی ئەڵمانی ببن. هەروەها لەو کتێبەدا هەوڵم داوە 3 ئاست پیشان بدەم. یەکەمیان ئاستی زمانەوانی، اینجا ئاستەکانی فێرکاری سیاسی و فرەکەلتوری. ئەو کۆچبەرانە یان پەنابەرانە بە هاوکاری من و هاوکارم زەردەشت ئیبراهیم هەوڵیاندا لە ماوەی ساڵێکدا فێری ئەڵمانی ببن، چونکە زۆریان بەباشی ئەڵمانیان نەدەزانی. هەروەها زانیاری سیاسیشان دەستکەوێت سەبارەت بە قەیرانی ئابووری و قەیرانی کۆڕۆنا. بێگومان ئەوە شتێکی باش بوو کە هەموویان پێکەوە هاتنە سەر سەکۆی شانۆ و مامەڵەیەکی فرەکەلتوریان پێکەوە کرد. ئەمە چوارچێوەی کتێبەکەیە. زۆر باشە. وەک باست کرد کارەکانی زەردەشتی ئەکتەر و نووسەری کوردت هەڵبژارد. دەتوانی پێم بڵێ بۆچی کارە شانۆیەکانی زەردەشت هەڵبژارد؟ زەردەشتم لە پرۆژەیەکی دیکەوە ناسیوە بە ناوی شانۆ و سیاست وەک ڕێگەیەک بۆ خۆگونجاندن. زەردەشت مرۆڤێکی زۆر بەهرەدارە. من بینیم کە چەند جوان لەسەر شانۆ دەلەیزێت، بەڵام دەشتوانێت زۆر باشیش بنووسێ. هەروەها دەشتوانێت بە باشی شانۆگەریەک جێبەجێ بکات. بۆیە متمانەی خۆمم پیشاندا و پرسیارم لێ کرد کە حەزی لێیە پرۆژەی داهاتوو لەگەڵ من بکات. زەردەشت مرۆڤێکی زۆر هەستیاریشە. کار بۆ ئەو گرنگە، بەڵام زۆریش هەستەکانی پیشان دەدات. ئەمەش گرنگە بۆ کاری ئێمە، چونکە ئێمە لەگەڵ مرۆڤان کار دەکەین کە دەیانەوێت هەستەکانیان دەرببڕن. کەسێکی زۆر عاقڵە و لەو 5 ساڵەدا زۆر سەرکەوتوو بووە لە ئەڵمانیا. کەسێکی زۆر کراوەیە و زۆریش باشە. هەمیشە یارمەتی داوم. لە خۆشی و ناخۆشیەکاندا ئامادەگی هەبووە. زۆر ئامادەیە بۆ هاوکاریکردن. لەبەرەوەی مرۆڤێکی تایبەتە، دەمەوێت لە ئایندەشدا لەگەڵ زەردەشت کار بکەم. کوڕی چاکە. دکتۆر سدرۆلیا، وەک دەزانین خۆگونجاندن لە زۆربەی وڵاتانی ئەوروپا ئاڵنگاریەکی گەورەیە. تۆ زۆر توێژینەوەی ئەکادیمیت لەبارەی خۆگونجاندن و ئاڵنگاریەکانی کردووە. دەتوانی پێمان بڵێ گەورەترین ئاڵنگاریەکانی خۆگونجاندن لە وڵاتانی ئەوروپا چین؟ بەڵێ. وەک گوتت، خۆگونجاندن خاڵێکی زۆر گرنگە بۆ پێشکەوتنی هەموو وڵاتانی ئەوروپا. هەموو ساڵێک خەڵکێکی زۆر دێنە ئەڵمانیا و ئەوروپا و بۆ نمونەیۆنە. بەڵام بە تایبەتی دێنە ئەڵمانیا.
چونکە ئەڵمانیا سیستەمێکی دەستەبەری کۆمەڵایەتی یان سۆسیاڵی بەهێزی هەیە. بۆیە لە زۆر وڵات پێشوازی لە هاتنی کۆچبەران دەکرێت، لە ئەڵمانیا شەروە. چونکە لە زۆر بواردا کۆمەلگە پێویستی بەهێزی کارە. پێم وایە بۆ ئەمە فێربوونی زمان زۆر باڵکێش و گرنگە. هەڵبەت فێربوونی بەمانای خۆگونجاندنی تەواوەتی نییە. هەمومان ئەمە دەزانین. بەڵام یاریدەدەرە بۆ دۆزینەوەی کار. ئەوە دەزانین کە ئەڵمانی زۆر پێیان خۆشە یارمەتی ئەوانە بدەن کە زمانی ئەڵمانی دەزانن و کاریان بدەنەی یان وا بکەن بخوێنن. خۆگونجاندن پرۆسەیەکی گۆڕانکاری درێژخایەنی کۆمەڵایەتیە. مرۆڤ پێویستە و دەبێ مەسەلەی خۆگونجاندن وەک شتێکی ئەرێنی ببینێ نەک نەرێنی، چونکە واتاکەی ئەوەیە کە مرۆڤەکان پێکەوە بژین. بۆ واتایە نییە کە تۆ خۆت بگونجێنی و شتێکی نوێ فێر ببی و ئەوانەی ئەڵمانین و لێرن هیچ نەکەن و یارمەتی ئەوانە نەدەن و کاریان لەگەڵ نەکەن، چونکە ئەمە پێکەوە ژیان دروست دەبێ. واتە لە خۆگونجاندن هەر کۆچبەران فێر نابن، بەڵکو خەڵکی ئەڵمانیاش فێر دەبن. پێویستە بەم شێوەیە کۆمەڵگە پەرەی پێ بدرێت.